بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. سەرەتا سڵاو و سەلامی شەوی قەدر لە بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام. شەوێک کە لە ناو هەموو شەوەکانە فەزلی هەیە، لە ناو شەوەکان و لە ناو ڕۆژەکانی ساڵدا. ئەم شەو شەوی 27 ڕەمەزانە ساڵی 1439 کۆچی، شەوێکە پڕ لە خێر و بەرەکەت، پڕ لە هیدایەت. بەشێک لە زانایانی ئیسلام لەسەرەوە کۆکن کە ئەم شەوە بۆیە ناونراوە قەدر، تەقدیری ئینسانەکان، تەقدیری مردن، تەقدیری ژیان، تەقدیری ڕزق و ڕۆزی تیاکرێت. ئەم شەوە لە ناو هەموو شەوەکانی مانگی ڕەمەزاندا تایبەتمەندی خۆی هەیە، مانا و مەدلول و مەبەستی خۆی هەیە. خوای گەورە سوورەتێکی قورئانی بە ناوی ئەم شەوە ناوناوە، شەوی قەدر. ئێمە ئەم شەو لە بەرنامەی گفتوگۆی کەناڵی ئاسمانی پەیام هەوڵ دەدەین قسە لەسەر مانە دروستەکان و مانە قوڵەکان و فەزلی شەوی قەدر بکەین. ئەو شەوەی کە هەمووان چاوەڕێی ئەوە ئەکەین لە ئان و ساتێکی بێدەنگ و ئارامدا هەمووان دەستی و دوعاکانمان بگەینینە لای خۆی پەروەردگار و نزاکانمان بەرزکەینەوە تاوەکو قبول بکرێت. ئەم بەرنامەیەشمان بە میوانداری هەریەک لە بەڕێزان دکتۆر سەباح بەرزنجی توێژەر لە هزری ئیسلامی، دکتۆر محەممەد بامۆکی توێژەر و مفەسیری قورئان بەخێر بێن بۆ ستۆدیۆی بەرنامەی گفتوگۆی کەناڵی ئاسمانی پەیام. دکتۆر سەباح، کاتێکە باسی شەوی قەدرەکەن زانایان باسی ئەوەکەن کە شەوێکی مفەزڵ یاخود بە ڕۆژێک لە ناو هەموو ڕۆژەکانی ساڵە وێنایەکەن. ئەم فەزڵەی شەوی قەدر کە زانایان وێنایەکەن هەڵبەت لە ئەنجامی ئیستینتاج و هەڵێنجانی تێڕامان و لێوردبوونەوەیان لە ناو یەکێک لە شەوەکان کە خوای گەورە لەم شەوەدا قورئانی هێناوەتە خوارەوە بۆ پێغەمبەری ئیسلام عەلەیهی سەلات وەسەلام. ئەمە چ مانایەک ئەگەیەنێ ئەم مفەزەلە و ئەم فەزڵ و گەورەی شەوی قەدر لە ناو شەوەکانی ساڵ یا شەوەکانی مانگی پیرۆزی ڕەمەزاندا؟ بەناوی خوای بەخشندە و میهرەبان، پێشەکی سوپاستان دەکەین بۆ ئەم دەرفەتە لەسەر ئیزنی مامۆستا دکتۆر محەممەد بامۆکی کە بۆ خۆی مامۆستایەکی ئەهلی مینبەر و میحراب، ینی حەزمە کرا و لە پێشا قسە بکە. وەڵام لەبەر پرسیارەکەی جەنابەت من هەوڵ دەدەم وەڵامێک بدەمەوە سەبارەت بە فەزڵ و گەورەی شەوی قەدر. شێخی سعدی ئەفەرمێ ئەگەر هەموو شەوی قەدر بوایە شەوی قەدر بێقەدرە بوو، کەواتە شەوی قەدر شەوێکی ناوازەیە لە شەوەکانی ساڵ، کەوتۆتە دەهەم شەوی کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزان. جیاوازی هەیە لە بینی مفەسیرین و زانایان کە بیزات چ شەوێکە، بەڵام ئەوەندە ئەزانرێ شەوی قەدر شەوی هاتنە خوارەوەی قورئانە جوملەتەن واحیدە، بە یەک جار و بە یەک کۆپلە کە لە عیلمی خوا و دوای ئەوەی هاتە سەر لەوحی مەحفوظ، دوای لەوحی مەحفوظ کە بە یەک جارەکە ئێتە خوارەوە بۆ بەیت العیزە، وەکو جوملەتەن کە دێتە خوارەوە لە شەوی قەدرە ئاوێ. دوایی یەکەمین جاریش کاتۆتە خوارەوە وەکو یەک کۆپلەی یەکەم هەر لە شەوی قەدرە لە مانگی ڕەمەزانە، وەکو خوای پەروەردگارە فەرمێ شەهڕ ڕەمەضان الذی ئونزیل فیه القورئان. دوایی دیاریەکە لە سوورەی قەدرە کە فەرمێ ئینا ئەنزەلناه فی لەیلەة القەدر وما ئەدراکە ما لەیلەة القەدر. شەوی قەدر لە دوو ڕوانگەوە گرنگە. یەکەم لەو ڕوانگەوە کە یەکەمین دابەزینی قورئان لەو شەوا بووە، دووهەمین لە ڕوانگەی ئەو کار و چاکە و عیبادەت و زیکر و فیکر و شوکرەی کە خەڵکی موسڵمان لەم شەوەدا ئەیکەن. یعنی زاتەن وەکو لە ڕوانگەیەکی زاتی وە شەوەکە شەوێکی بە نرخە، چونکە بە نرخترین کتێب، بە نرخترین بەرنامە و پەراوی ئیلاهی کە بریتە لە قورئانی پیرۆز لەو شەوا هاتۆتە خوارەوە. لەو شەوا یەکەمین تەعلیمی قورئان کرا بە یەکەمین معلم کە پێغەمبەرە صلی الله علیه وسلم. ئەمە لە ڕووی زاتیەوە و لە ڕووی بابەتی و مەوزوعیشەوە ئەبێ بە دەرفەتێکی ڕەخسا و گونجاو بۆ ئەهلی ئیمان و ئەهلی باوەڕ کە زیندوی بکەنەوە بە خوێندنەوەی قورئان، بە تەدەبوری قورئان و تێفکرین لە قورئان
بە عیبادەت و بە زیکر و بە فیکر و بە شکر هەروەها بە تعرض بۆ نەفەحاتی ئیلاهی چونکە لەم شەوەدا وەکو هات لە سورەتی قەدر ئەفەرمێ وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر سلام همو ملائكة لم شوار رحمة يتخواروا ملائكش لقل أو رحمتاين أخواروا بتايبتي أميني ملائكة كبيوتي جبريل أما أهمية ذاتية كيتي أهمية موضوعية كشي أويك مسلمانان بفرستي أزانا وبيغمري خوا إشاري بيكردوا وفرمويتي هر كسيك لشوي ليلة القدر زندوب لشوي ليلة القدر خريكي عبادته قيام وذكر به خواي پروردگار لگناهي لو بيشي خوش به جاء موكو سرتا قلت وعين زيادة فضلي قدره كخواي قورا دياري كله بله دكتور محمد هروكو لا دكتور صباح برسياني أفضليتي ليلة القدر كخواي قورا دياري كردو وباوي هي وفضلي هي بسر هم الروجو شوكاني تري صالح البط لروي عبادته وجناها الروجو شەو هەمووی هەریەکێکە لای خۆی گەورە و لە چەندی شوێنی قورئانە خۆی گەورە هێمای بۆ کردووە کە ئەمانە بە ئەمر و فەرمانی خوا هەڵە سوڕێن بەڵام وەکو لایەنی معنەویەکەی و لایەنەمانە قوڵەکەی قەدر ئەم شەوە بە شێوەیەکی گەورە دانراوە لە ڕوانگەی زانستی قورئان و لە ڕوانگەی بیرروباوەڕی ئینسانی ئیماندارەوە بێت چۆن سەیری ئەم شەوە بکرێت کە شێوەیەکی گەورە و مفەزەڵە لەناو هەموو شەوەکانی ترا بۆ عیبادەتکردن و خواپەرستی. بسم الله الرحمن الرحیم. سەرەتاوە بڵێم دەربارەی ئەو سوورەتە کە دابەزیوە و ئەو لەیلەة القەدر خەیر من 1000 شەهر کە ئەوەندە ئەجر و پاداشی عیبادەت و زیندووکردنەوەکەی هەیە لە کتێبەکانی تەفسیرە هەندێک وەکو سەبەب نزول دەیەنن کە ئەمانە سەبەب بوو بێ بۆ دابەزینی ئەم سوورەتە. یەکێکیان ئەوەیە کە مجاهید ئەگەڕێتەوە لە ڕوایەتێکە کە مرسەلە لە پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم کە لە گەلانی پێشوە پیاوێک هەبووە 1000 مانگێ و چان غەزا و جیهادی کردووە لە پێناوی سەرخستنی دینی خۆ. سەحابەکان ئەمەیان زۆر لا شتێکی گەورە بوو. ئەنجا خوای گەورە ئەم سوورەتەی ناردوتە خوارەوە ئێوە وتیان ئێمە نابێنەوە ئێمە 60-70 ساڵ عمرمانە ئەو 1000 مان کە هەموو عمری ئێمە بکە هەر غەزای کردو ئەم سوورەتەدا بەزێنێکەوەکو ئێوە ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم خوای گەورە شتێکی پێداون شەوێکە عیبادەتکردن تایە لەوەش خێرترە خەیر من 1000 نالە بەقەدەر ئەوە خەیر من 1000 شهر یعنی لەو 1000 مانگ کە شەوەکەی عیبادەت بێ و ڕۆژەکەی ڕۆژوو بێ و بەتایبەتی شەوەکەی بەقەدەر ئەوە خێرە. دووسێ ڕوایەتی تر هاتوویان ئیمامی مالکی گێڕێتەوە لە مۆتەع کە ئەفەرمێ سەحابەکانی پێغەمبەر کاتێ سەیری تەمەنی خۆیانیان کرد بەراورد بە تەمەنی ئومەتە پێشوەکان کە تەمەنیان زۆر درێژە و عمرێکی پان و بەرینیان هەیە ئەمان هەرچەند عیبادەتیشکە ناگەنە ئاسیەوان بۆیە خوای گەورە کە ئەو خۆیانیان تەمەن و عمرەکەی خۆیانیان بەکەم دی لە بەرامبەر ئومەتانیکە خوای گەورە ئەم فەزڵەی دانێ ئەم سوورەتە پیرۆزەی دابەزان کە واوکو شەوی قەدرە کە ئەوان لە شەوی قەدرە ئەتوانن بەقەدەر 1000 مانگ عیبادەتی بێوچانی بەردەوام ئەجر و پاداشیان بۆ بنووسێ کە بکاتە 83 ساڵ و تقریبا 4 مانگێک. ئەمە لە ڕووە ینی بڵێن تەفسیری و معنای ئینەکەی و بەڵام لە ڕووی فەزڵ و گەورەیەکەی کاک دکتۆر ئیشارەتی بە هەندێکی کرد خوازای باتۆ ئەوەیە کە بەڕاستی ئێمە کەسێرەکەن لە ئیسلامە بە شێوەیەکی گشتی عیبادەتەکان دوو جۆرن. عیبادەتێکمان هەیە جارێ عیبادەت هەمووی چاکە لای خوارۆکە یەک بەدەیە الحەسەنەة بعشر ئەمثالها ئەچێتە تا 100 و زیاتریش بۆ هەر کەسێ خوا بێوێ. هەندێک لە عیبادەکان کە پێوتی ئەفضەلی عیبادات یعنی عیبادەتە گەورەکان چ لە ڕووی کاتەوە چ لە ڕووی شوێنەوە چ لە ڕووی شەخص و نێت و ئیخلاص و شێوەی جێبەجێکردنەوە هەندێک عیبادەتمان هەیە خوای گەورە زیاتر ئەجر و پاداشی بۆ داناوە. مەسەلا ڕۆژوو ئەجرێکی گەورە هەیە سەبر بغیری حیسابە. مەسەلا کۆمەڵێک عیبادەتمان هەیە مانگی ڕەمەزان خۆی فەزلی دراوە بەسەر مانگەکانە. جا من قسەی زانایەکم زۆر لاجوانە فەرمێ ئەم مانگی ڕەمەزانە خۆی وەکو دەورەیەکی ڕۆحی و ئیمانی و عیبادی و پەروەردەی
وایە کە مسلمان بەگشتی تێچن ئەم دەشەوەی ئەخیریش کە بەشە کۆتایەکەیەتی لەوێ چۆن کرێکاریەکە ئەخیری ڕۆژەکە کرێکەی وەرەگرێ ئەمانشم لە مانکەوە هاتون بەرەو ئەخیر و ئۆخری ئەچن لەوێ ئەبێ ئەجرەکەی وەرگن حەقەکەی وەرگن کە ئەوش لێ خۆش بوونە کە ئەجر و پاداشی گەورە تۆمارکردنە خی گەورە مانگەکەی هەر بۆ لێ خۆشبوون داناوە لە هەموو ڕۆژەکە لە خەڵک خۆشە بێ لە بەشەکانی ئەخیریان بەقەدەر بەتایەتی ڕۆژی ئەخیری لە هەموو خۆشە بێ شەوی قەدریژێکێکە ئەکەوێت ئەو ڕۆژانەی ئەخیر و ئۆخری ڕەمەزانەوە ئەوی زیاتر تایبەت کردووە کە ئەمە ئەوە ئەگەینێ تۆ لە ساڵە هەندێک کات هەیە تایبەتی کە بە عیبادەت لە ناو تایبەتەکانشە هەندێک تایبەتتر هەیە ئەبێ زۆرتر تایبەتی کێ بە عیبادەت تەواو خۆت یەکلاکەیتەوە بۆ ئێمە کاتێکە سەیری من زۆر سەرنجمدا پێشەوە بێم بۆ بەرنامەکە سێرەکەم بزان پێغەمبەری خوا چۆنی کردووە ساڵسەم لەم شەوانی قەدرا ئەوەی کە واریدە و صحیحە لە پێغەمبەرەوە و لە سەحابە و لە خێزانەکانی وصلی الله عليه وسلم بە تایبەتی خودی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر دەشەوەکەی ئەخیری ڕەمەزان اعتکافی کردووە وارد نیە لە پێغەمبەرەوە بەس شەو ئیحیای لەیلەکەی کرد بێت و ڕۆژ بۆ خۆی ڕۆژ بێنە هەر دەشەوەکەی جا عایشە فەرمێ لە شەوی 21ەوە لە بەیانی عفو لە بەیانی 21ەوە لە نوێژی بەیانی و ئەچوو معتەکەفەکەی بەڵام زانایانە فەرمە هەر لە ئێوارەوە هەر لە ئێواری 21ەوە تا شەوی جەژن بە شەو بە ڕۆژ پێغەمبەری خوا لە مزگەوتا بۆ ئیشێکی زۆر زەرورە هەتا فەرمێ بە هەندێک سەردان و زیارە و نەخۆش ئەوانش نەچووە شتی زۆر زەرور نەبێ لە مزگەوت نەهاتوۆتە دەرەوە باشە ئەمە ئەوە گەنێن تەواو خۆت یەکلا ئەەکەیتەوە بۆ عیبادەت و پەرستش و بیرکردنەوە و خواناسی و خواپەرسی لە متعلقاتی دنیا دائڕنی مامۆستا ئەوەی پێغەمبەری ئیسلام عەلەیهی سەڵات وەسەلام یانی تایبەتمەندی ئەوەی تیانە کە ئەو وەحی بۆ هاتووە لەو شەوانە یانی بۆ ئەو تایبەت بوو ئیعتیکافە چونکە فەرمێ خێزانەکانی پێغەمبەر دوای وفاتی پێغەمبەر وایان کردووە سەحابەش وایان بۆ بە سونەت بەڵێ یعنی ئەمەی پێغەمبەر دوو شتی تایە هەم خۆی بە فعل کردوێتی هەم بە فەرموودە فەرموویەتی من أقام ليلة القدر إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبي هم هاوڵانیشی بە دەوریا ئیحیان کردووەتەوە خێزانەکانی سەحابەکانیش بەڵێ مامۆستا لەسەر ئەو خەیر من ئەلفی شەهرە هەندێک یعنی وا تەفسیریەکەن کە ئەڵێنی ئەوە نییە کە خێری بەقەدەر ئەوەنێ بەڵکو ئەڵێ لەو ئەوەندە مانگا هیچ شوێ یعنی ئەگەر عیبادەتکەی وەک ئەو شەوە خێرت ناگە ئەوە ئەگە تۆزێک بۆ بینەران زیاتر ڕوونی بکەیتەوە لەم ڕۆژانە شتێکم بە وردی لە سەری خوێندەوە یەکێ لە مجتەهیدەکان بە تایبەتیوانی لە ڕۆژەڵاتی کوردستان وی سەر لە حیاتان نەماوە باسی لەیلەت القەدر ئەکا بەعی بەو شێوەیە باسێکە کە ئەمە ئەوە نییە بەقەدەر ئەو هزار مانگە هەشتا و سێ و ئەوە نەس مانگە هەشتا و سێ ساڵۆنە مانگە خەیریە بێ بەڵکو ئەڵێ تەقدیرێکە یعنی لەو شەوە ئەوە خێرەکەی بەقەدەر هیچ کاتێکی تر وەک ئەو شەوە خێر نییە دکتۆر دووسێ معنای ئیشارەت پێ کرد بەس منیش زیاتر تەوزیحی بخەمە سەر وشەی قەدر لەو زانانی تەفسیر 4-5 معنایان لێ کردووە قەدر بە معنا عەزەمەت و گەورەی ینی ڕۆژێکی شەوێکی گەورەی قەدر بە معنا خاوەن قەدر و ڕێز هاتووە ینی هەم کەسەکە هەم قورئانەکە هەم پێغەمبەرەکە هەمووی خاوەن قەدر بە معنا بڕیار هاتووە لەوێ بڕیاری تیادا ڕزق و ئەجەل و هەموو شتێکی تیا دیاریکە قەدر بە معنا ضيق و تەنیش هاتووە ئەڵێ چونکە مەلایکە زۆر دائەبەزنێنی کە ئەنەما خەریکە جیان نەبێتەوە لە زەویە تەنەزەل و خۆی وشەکە لە ڕووی سەرفیەوە تەنەزەل و ینی بۆ زۆر دابەزینە هەم ژمارەکە زۆرە هەم دابەزینەکە زۆرە ها بۆ عەدەدێکی زۆر ینی عەدەدەکە زۆرە و شێوەی دابەزینەکەشیان بەردەوام زۆرە چونکە فعلی ماضی مضارع و فعلەکەش بۆ تەجەدود و حدوثە لەبەرەوە ئەو شەوە قەد ینی ئەوەی جەناب دەی فەرمی کە مامۆستایەک فەرمێتی ڕەگ و ڕێز و حورمەتمەیە بۆی بەڵام ئێمە بەڕاستی قورئان ئینا ئەنزەلناه قورئانا عەرەبیەن ئەم قورئانە بە زمانی عەرەبی دابەزیوە زمانی عەرەبی وشە و تعبیر و ڕستە و دەستەواژەکان چۆن ئەگەیەنێ بێ وا معنایکی نەک ئێمە خۆمان چۆن تێ ئەگەین چۆن بیری لێ ئەەکەینەوە قورئانەکە فەرمی من 4 ڕیوایەت 3 ڕیوایەتم بۆ معنا کردی 4-5 ڕیوایەتی هەمووی باسی گەورەی عیبادەت و ئەوانە کە لە ئومەتانی پێشوە 1000 مانگ ئەم سورەتە بەهۆی ئەوە دابەزیوە ئەنجا سورەتەکە خۆی بخوێنەرەوە لە ئەوڵ بۆ ئەخیر هەمووی باسی گەورەی ینی محوەری سورەتەکە باسی قەدرەکە قەدرش گەورەیەکەی ئەو خاڵەیەکەم بوو کە دکتۆر ئیشارەتی پێکرد کە لەبەر دابەزینی ئەو قورئانەیە و بۆ ڕێزنانان لەم ئومەتێکە واوکو ئومەتێکی ئەو قورئانەی هاتووەتە ناو ئەو پێغەمبەرە تیا بووەتە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەبەرەوە بەڕاستی ئەو تەفسیرە ڕاستە کە تەفسیرە عامە ڕاستە خێری بەڵێ ئەو تەفسیرە ڕاستە کە بۆ خەیر و پاداشە و گوتمان شێوەشی زۆر ئەمە ینی
دەربارەی ڕۆژ و خی گەورە لە حەجێکی خوسیا فەرمی ئەسەوم لی وأن ئەجزی بی لە باسی سەدەقا فەرمێ مثل الذين ينفقون أموالهم في سبيل كمثل حبة أنبتت 7 سنابل في كل سنبلة 100 حبة والله يضاعف لمن يشاء لحوصد جزيايكا هيك يعني أو كابرا باريكا بخيل أو هم أجري بقى إيش كابرا لمغرب تا بيان نوێشکە قورآن بخوێنێ زیکر بکە دوعا بکە خواش بڵێم ئەم شەوانە شەوی حتا بۆ گەورەیەکی مامۆستا ئارام ئەو ڕیوایەتەیە کە ڕیوایەت کە لە بوخاری هاتووە بە هەڵانە چوو بم ئەفەرمێ پێغەمبەری خوا جارێکیان فەرمی باش شەوی قەدرتان بۆ دیاریکەم ئەڵێ دوو نەفەر قڕوشتێکیان بوو پێغەمبەری خوا بڵێ ڕوفیعەتی وەڵی وەکو لە شتەکەی تر لابرا ئەو فکرە لە فکری پێغەمبەرا لە مێشکیا بوو لاچوو فەرمی لەوانەیە ئەمە خێریشی تیاوی بۆ ئێوەکەوە لاچوو چووکە کاتە هەر یەک شەوە بوو خەڵک کورت هەڵە هات لەسەر یەک شەوە ئێستا دەشەوەکە هەمووی سەران پا خەڵک خەریکی عیبادەتە بەڵکو ئەوینەی بێ ئەو شەوەی با نسیب ببێ. بەڵێ سپاس دکتۆر سەباح ئەو تەقدیرەوە یا ئەو قەدرەی باس کرد هیچ هینێکی زیاتر تەیە لەسەر وشەی قەدر ئەم تەقدیردانانە چونکە ئێستا بینی ئەو دەشەوەی ئەخیر وەکو مامۆستا هێمای بۆ کرد وتی لە حەزەتی عایشەوە فەرمێ یعنی یا ئێواران یا بەیانیەکەیت لە 21ەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم چۆی ئیعتیکافی کردو بە قەدر دایناوە بەڵام ئێستا شەوێکی دیاریکراو هەیە بۆ نۆکو ئێستا شەوی 27 جیاوازی نێوان شەوی 27 هەر ئەوەی بڵێن ڕاستەوە خۆ ئەو شەوە قورئانی تێ هاتوۆتە خوارەوە یاخود تایبەتمەندی خەواسی ئەم شەوە چییە لەناو شەوەکانی ترە. شتێک هەیە لە قەواعیدی ئوسولیە کە ئەڵێ تەرجیح بەبێ مڕەجیح نابێ یعنی هەموو شەوەکان بە نیسبەت خوای پەروەردگارەوە یەک وەکو یەکن بەڵام کە دێت شەوێک دیاری ئەکا بۆ ناردنە خوارەوەی قورئان کە ئەو شەوە ئەفەرمی ئینا ئەنزەلناه فی لەیلەتی مبارەکەة فیها یفرق كل ئەمر حەکیم ئەم شەوە بێ لە حەدی ذاتی خۆیان تایبەتمەندیەکی هەبێ کە خوا فەزلی ئەدا بەسەر شەوی ترا ئەم تایبەتمەندیە ئەگەڕێتەوە یەکەم بۆ تایبەتمەندی شەو خۆی قیاسەن شەو بۆ ڕۆژ شەو ئەو کاتەیە کە ئینسان نزیکە بێتەوە بە خوالیتیایە ڕۆژ بۆ مەعیشەت و کەسابەتە بەڵام شەو بۆ خەڵوەت و بۆ تەدەبورە لە ناو شەوەکانیشە ئەو شەوەی کە قورئانی تێهاتۆتە خوارەوە زاتەن گرنگیەکی هەیە بۆیە ئەو فەزڵی پێدراوە ئایا ئەم شەوە لەبەر ئەوەیە کە مەلایکە هەموو یەنە خوارەوە یا لەبەر ئەوەیە ڕەحمەت و بەرەکەتی ئیلاهی بە تایبەتیەتە خوارەوە یا لەبەر ئەوەیە شەوی تەقدیرە یعنی لەم ساڵ تا ساڵی داهاتوو ئەوەی کە بڕیار بێ سەبارەت بە بوونەوەر خۆی پەروەردگار وەکوڵێ چۆنەڵێت ئەبدەیتی ئەکاتەوە تازەیە کاتەوە بڕیاری تیادا یەکەم جار کە قورئان هاتوو قورئان بۆ خۆی تەقدیرە خەریتەی ڕێگای مرۆڤایەتیە قورئان بە هەموو ئاەتەکانی بە هەموو حکمەکانی بە هەموو بەهاو بایەخەکانی نەقشەی ڕێگایە بۆ مرۆڤایەتی گرنگی شەوی قەدر وەرگیراوە لە گرنگی قورئان خۆی لەو ڕۆوە کە قورئان بۆ یەکەم جار هاتە خوارەوە شەوی قەدر حەدەسێک بوو تێپەڕی بەڵام لەو ڕوانگەوە کە بەرەکەتەکەی بەردەوامە ئێستش بەردەوامە لەو ڕوانگەوە کە قورئانیش بەرەکەتی بەردەوامە ئەمەش ئەمان با بۆ تەفسیر و تەوجیهی عاریفان بۆ مۆزوعەکە عاریفان بۆ نمونە مەحوی ڕەحمەتی خوای لێبێ چەند بەیتێکی هەیە ئاماژەیەکە بە شەوی قەدر ئەگەر ڕوخسە دەبێ بۆتان خوێنمەوە و ئەبێ بە دەواازەیەکیش بۆ تێگەیشتن لە مۆزوعەکە هەر لە تاریکی شەوایە ڕێ درێ ئەهلی نیاز ڕازی دڵ ئیفشا بکەن خەڵوەتگەهی خاسانە شەو تێبگە بۆچی بەجانن تالیبی شەو عاشقان نیوە شەو بوو وعدەگاهی هاتنی جانانە شەو هێندە ساحب سیڕە میعراج و شەوی قەدر و بەرات خاسەجاتی ئەون و ممتازە بە مەسرارانە شەو وەک خزر ئاوی حەیاتی فەیزی حەق عافیەتیە ئەو خوددا پێداوە مەحوی تا سەحەر ناڵانە شەو یعنی ئەو کەسەی خوا پێدا و بێ و بتوانێت لە شەوی قەدرا بناڵێنێ و سۆز و عیشق و عەلاقەی هەبێ بۆ خوای پەروەردگار
وەکو خزر چۆن لە تاریکی شەوە لە تاریکیە ئاوی حیاتی دەستکەوت و بە اعتقادی عارفان لەو ئاوەی خواردەوە و خولودی بەنسیب بوو ئالەو ڕوانگەیەوە هەر کەسێکیش بتوانێت لە شەوی قەدرا ڕاز و نیاز و مناجات لەگەڵ خوای پەروەردگار بکە ئەو خولودە معنەوی بەنسی بەبێ لەو حاڵەتە عامیە تێدەپەڕێ لەو حاڵەتە گوزەر ئەکا کە عامەی خەڵکی تایە و غەفڵەتی ڕۆژ لە شەویانە بەردەوامە کەواتە ئەم تاریکی شەوە کە پێوتە شەوی قەدر ئەبێ بە سەبەبی دەرکەوتنی خۆری معنەویەت لە ئینسانە کە ئاەتەکەشە فەرمێ لەیلەة القەدر خەیر من ئەلف شهر یعنی ئەو هەزار مانگەی ئەو کابرایی بەنی ئیسرائیل کە ئێوە پێتان وایە عیبادەت هەرچەند بکەن ناگەن بەو ئێوە لەبەرەوەی ئومەتی محەممەدن صلی الله عليه وسلم لەبەرەوەی خاوەنی قورئانن ئەو عیبادەتەی ئێوە لەوەی ئەو زیاترە خەیر من ئەلف شهر لە شەوی قەدرە لە شەوی قەدرە جا ئەم شەوی قەدرە علەما فەرمونون نەهاڕوها کە لەیلیها تەنانەت بەرەکەتیشی ئەچێ بۆ ڕۆژەکەشی بۆچی چونکە ئێستا لا ئێمە شەوە بەڵام لە شوێنێتر ڕۆژە بەرەکەتێک کەیە بۆ عمومی بۆ ئێمە لە عمومی زەویشا بەردەوامە بۆ مرۆڤایەتی کەواتە سیرایەتەکا بۆ خەڵکی تریش خی پەروەردگار بە هەموو شێوەیە نەوازشی مرۆڤەکە بە هەموو شێوەیەک لطف و عینایەت لەگەڵ بەندەکانیەکە دکتۆر ئەمە بۆ هەردەشەوە کە دروستە یاخود ئەوەی کە زۆر جاوتە یەک شەو هەیە لە ناو شەوەکانە شەوێکی هادی و ئارام و بێدەنگ ئەو شەوە شەوی قەدرە ئەوە چییە؟ ئەو ڕیوایەتەشی لەسەرە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاماژەیەکی پێداوە کە شەوێک ئابە و شێوەیە بێ ئەوە شەوی قەدرە لە ڕاستیا ئیختلافەکە لەوە دروست بووە لەبەر ئیختلافی ڕیوایەت دیاری نەکراوە مواصفاتی بۆ داناوە ممکنە شەوێکی هادی شەوێکە خۆر هەڵدێت تیشکەکەی سەق نییە خۆی عەجایب نییە صحیحیشە ئێستا من نمون شتێکت پێ بڵێم شەوی قەدر ئێستا ئێمە لەم لەحزەیە لای ئێمە 27 ڕەمەزان لەوە چێ لە وڵاتێکی تر 26 ڕەمەزان یا 28 ڕەمەزان بێ خی پەروەردگار کە ئەم شەوی قەدرەی داناوە بەشی ئەوەشی تێهێشتۆتەوە کە خەڵک بە دوایە بگەڕێ تەحڕی بکە بە دوایە بگەڕێ یعنی چۆن ئەگەر یەکێک بزانێت لە دەشتەکەیە لە شوێنێکیا گەنجینەیەکەیە گەورەیەکەی لەوایە بۆی دیاری نەکرێ گەنجینەکە لەکوایە تا خۆیشی جوهدێ بکە لەزەتی دۆزینەوەکە زۆر زیاتر لەوەی کە بە ئاسانی و بەبێ زەحمەت دەستی بکەوێت هەربەر یەک لا ناکەیە کە ئەم شەوی 27 بەڵێ بۆ هەموو جا بۆ هەموو مرۆڤایەتیە اختلافی شەیە لە بینی زانکانە لە دیاریکردنیە بەڵام زۆرینەیان لەسەرەوەن کە شەوی 27 بێ زۆرینەیان هەندێکی ترەڵە 25 ینی من ڕیوایەتم دی و باز لە 25 هەموو شەوە تاکەکان هەموو شەوە تاکەکان بەڵام بۆ ئەم جیاوازی هەیە چونکە ئێستا زانین لە وڵاتی وایە ئەم شەو 28 لە شوێنێکی تر ڕەنگە بژین بچونکە گرتنی ڕەمەزانیش بەسراوە بە بینینی ئینسان خۆیەوە ئەو مجتەمع خۆی ئەبێ بە دوای مانگا بگەڕێ گەڕان بۆ خۆی چێژی هەیە بەحس و گەڕان جۆرێکە لە عیبادەت کە ڕەنگە دەرفەت نەبێ زۆرتر لەسەری بڕێن بەڵێ سپاس دکتۆر محەممەد ئەکرێ بڵێ نانی ئەم شەوی قەدرە یا شەوی 27 ئەمە هەر خێر و بەرەکەت و فراوانیەکەی تەنها بۆ مسلمانەوە یاخود ئەمە بۆ هەموو مرۆڤایەتی ئەمە خێر و بەرەکەت و چۆنەڵی ئاوەدانی ئەهێنێتە سەر زەوی و قورئانە فەرمێ لە ئینی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالمین ئەکرێ ئێمە ئەمە بۆ شەوی قەدر یاخود ئەمە تایبەتمەند یا تایبەت ئەکرێتەوە بۆ ئینسانی بڕوادار یا ئیماندار تەنها لەو شەوە لەزەتی ئەوە کە عیبادەتکە و بگا بۆ شەوی قەدر کە ئەو شەوە هادی و ئارام و بێدەنگەیە وتوان هەردوو ڕۆکەی هەیە لە ڕووی عیبادەت و ئەجر و پاداشەکە و تایبەتە بە مسلمان چونکە مەرجی وەرگرتنی عیبادەت ئیمان و عەقیدەی ڕاست و دروستە کە مسلمان هەیەتی لە ڕووە مەعنا گشتیەکەیەوە بەڵێ هەر لە سوورەتی قەدرەکە فەرمێ سەلام هیە حتا مەطلع الفەجر زانانی تەفسیر لە معنای ئەم ئاەتە فەرمون سەلام یعنی چی؟ یعنی ئەڵێن ئەو شەوە شەوێکە شەیطانەکان زەرەر لە خەڵک ناتوانن بدەن شەوێکە خراپە و شتیان نابێ بەڵێ ینی وا هەندێک لە زانانی تەفسیر وا معنی هەندێکی دوایان معنا نەکرد دوانی ترڵێن
ئەم سەلامە هەر مەبەست پێی سەلامە سەلامی سەلامکردن مەلایکەی زۆر دابەزێ ئەچن بەو شوێن و مزگەوت و جێگە عیبادەتانە ئەگەڕن کە مسلمانان شەوەکەیان زیر کردو سەلامیان لێەکەن هەندێکڵ سەلام هەر لێوە کە بە معنا مەصدەرێکی هاتووە چاوگە یعنی معنایەکی فراوانە یعنی ئەو شەوە هەمووی ئەمن و ئاسایش و بێزیان و خۆشیە لەگەڵ ئاەتەکەی پێشوو شاینیکەین کەواکو ئەنزەلنا فی لەیلەتل قەدر گەبە و معنایە کە ڕزق و ئەجەل و کاروباری کەونی تیا بڕیار ئەدرێ ئەو ڕۆژانە هەر ڕۆژی چاکن کەشتی چاکی تیا بڕیار ئەدرێ ئێستا ئێمە گیرمان بەدەستیەوە خواردووە ینی حکومەت و دەسەڵاتەکان ژیانی خەڵک خراپەکەن بەس ئەو خوای گەورە ژیانی حتا ئەوانش کە باوەڕیان بەخوانێ کوفرەکەن دژایەتی ئاینی ڕزق و ژیانی ئەوانیش هەر دنیا شوێنی ئیمتیحانە شوێنی تۆڵەلێکردنەوە نییە خوای گەورە زۆر بە وەکوڵێ ڕەحمی گەورەیە هەتا ڕەحمەکەی ئەوەنە گەورەیە چاوپۆشی لە کافر و بێدینەکان شەکە کە دژی خۆی و ئاین و پێغەمبەرەکەی وەساتە دکتۆرە توانین ئەم لایەنی مرۆڤایەتی ببەسینەوە بۆ کە بڵێن مادام تەقدیری بۆ هەموو حیاتی ئینسانتیایە بەبێ جیاوازی ئەوە کە معنای سەلامەکەش ینی ئەمن و ئاسایش بە هیچ خراپە ڕوونەدا لەو شەوە بە معنە ئەو بێ ئەم قورئانە و ئەم پێغەمبەرە صلی الله علیه وسلم کە هاتووە بۆ ئەم پێغەمبەرە ئەو پەیامەش بەڕاستی مرۆڤایەتی لە زۆر تەنگ و چەڵەمە و ناخۆشی و زوڵم و ستەم و چینایەتی و ناحەقی ڕزگار کرد ینی پێش هاتنێم ئیسلامە ینی پێم وایە یا غاندیە یا مستەشریقێکە ئەڵێ من قەنەعەتم وایە ئێسەش ئەو محەممەدە بێتە سەر زەوی صلی الله علیه وسلم بەقەدەر ئەوەی قاوەیە بخۆیتەوە هەرچی مشکلی سەرزەوی چارەسەریەکە بەرناتشۆ باشە ئەمە زۆر قسەیەکی گەورەیە کەسێک کەواکو شوێنکەوتەی پێغەمبەر نیە ئەوە غاندی کە ژیانی پێغەمبەری خوێندوەڵێ دوو بەرکە بوو کتێبەکە من بەرگێکیان خوێندۆ خۆزگاویشم خوێندەهات و ئەنج ئازام ئەم محەممەدە چەند گەورەیە ئەوەی کاڵێن دینەکەی بە شمشێر بڵاوەتەوە زۆر درۆیە ئەم محەممەدە دینەکەی بە ئەخلاق و بە هەڵس و کەوت و بە ئەخلاقی جوان و معاملەی جوان خەڵک عاشقی بۆ شوێنی کەوت و تەسلیمی بووە دەی ئەم قورئانە بۆ ئەم پێغەمبەر هاتووە لەم شەوە ئەم شەوە ئێستا لە وڵاتێکە شۆڕشتێکە کرێ ئینقلابێکە کرێ ڕووداوە کرێ ئەو ڕۆژاکەنە یاد لە وڵاتەکە و مناسەبات و شیرینی گێڕان و چییە لەوانی دوای زوڵم و نەکبەتیشی بۆ خەڵکیە نابێ ها کاتی خۆی مەسا سەدام ئینقلابی کردو حیزب بەعەز چەند حەفلە شتی بۆ کرا کاتی خۆی ئەم شۆڕشی کوردی خۆمان کە هاتووە حکومەت تەشکیل بوو خەڵک چەند دڵی پێی خۆش بوو ئێستا چەند دڵی پێی ناخۆشە ها بەڵام قورئان وانی ئەم پێغەمبەرە مستەشریقێک ئەڵێ من بەڵگەم لە سەر ڕاستی پێغەمبەرایەتی ئەم محەممەدە صلی الله علیه وسلم ئەوەیە دوای ئەوە زاڵ بوو بەسەر هەموو دوژمنەکانیان هیچ کۆسپ و تەگەرە و هێزێک لە بەردەمیان نەما تێک نەشکێ ئەم محەممەدە هەر لەسەر شێوە سادە بەسیتەکەی ژیانی خۆی کەسایەتی خۆی مایەوە نە قەسر و قسووری دروست کرد نە پارەی زۆری پێکەوەنا نە خزمەکانی هەموو کرد بە مەسئول هەر بەڵکو کە مرد قەرزاری کابرای جوولەکە بوو هەندێک شتی بە قەرزێ نابوو دەرعەکەی بە ڕەهەندا نابوو لای ئەمە بەڵگەی ئەم محەممەدە باوەڕی بە شتێکی تری دەری ئەم بوونەوەرە هەیە کەویش دنیا و قیامەت و ئاخیرەتە ئەم قورئانە بۆ ئەم پیاوە هاتووە بۆ ئەم پێغەمبەر عەزیمە کەواتە مامۆستا ئەکرێ بڵێن ئێمە ماناکانی قەدریا ئەوەی عیبادەت و خواپەرستی و تەدەبور و تەفەکوری تیاکە بیبەسینەوە ڕاستەوخۆ بە ئەخلاقیات و یا بە هەڵسو کەوتی پێغەمبەری ئیسلام و درودی خوای لێبێ من ئەم نمونە بۆ باسەکەم ئەم نمونە کوڕێکی گەنج لە عایلەیەکی جوولەکەی خزمەتی پێغەمبەرەکە ساسە تۆ سیر ئەم ئەخلاقە بەرزە ئەم پێغەمبەر لە ئەم کوڕە جوولەکەی و من چۆنێنمی و بدایمە لەگەڵ ما بێ و ئەمانە ڕۆژێکم کوڕە نەخۆشەکەوێ حەدیثێکی صحیح پێغەمبەری خوا ئەچێ بۆ عیادە و زیارەتی لێوێ باوکیشی لێوێ کوڕەکە زۆر وەزعی خراپە و لەسەرە مەرگایە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمێ شایەتومان بێنە ئەوش ئاوا سێرێکی باوکی ئەکا و وەکو بڵێ پرس بە باوکی بکا باوکیش ئەڵێ ئەطیع ئەبا قاسم بەگوێی محەممەد صلی الله علیه و سلم ئەوش شایەتومان هێنێ و دوای تۆ زەگیان ئەسپێرێ و وفاتەکە پێغەمبەر خوا فەرمێ الحەمد لله الذي أنقذه من النار تۆ سێرێ ئەم ئەخلاقە بەرزەکە ئەم پێغەمبەری خوا لەو چەند فترە مناڵی لەگەڵاوە پێینەوە تۆ مسلمان بە ئێستا لێ گەیوتە وەکو لە لەحزاتی ئەخیری تر لەوای تر فرسەت نامێنێ بۆی ئالوێ داوای ئینسانی دووسێت کەمە چەند ئینسانێتێکە لە یەکێ لە غەزاکانە کچی حاتەمی تەی بەدی لە گیرێ کە بەدی لە گیرێ ئەوە یەک دوو جار هەوڵدا پێغەمبەر بینی بۆی ڕێک ناکەوێت دوای لە کاتێکای بینی ئەڵێ من کچی فڵان کەس ئەو خۆیان ناسێنێ ئەوشەڵێت دێ باشە با خەڵکێک ڕێ بکەوێ بتگەێنێتەوە شوێنی خۆی
پێغەمبەر خوا ڕێز و حرمەتی لێ ئەگرێ هەندێک خەڵک پیاکە خەڵکی عەشرەتەکەی خۆی ئەوانەی دەستەکەوێ لەگەڵ کۆمەڵە خەڵکی ئەمینە ئەینێرێتەوە بۆ ناو کەسوکاری خۆی دوای ئەوە ئەبێتە هۆی ئەوەی کەواوکو خەڵکە و خزمەکانی هەمووی بێن موسڵمان ببن. ئەم قورئانە بۆ ئەم پێغەمبەر هاتوو بۆی هەر کەسێکی ژوو ئەم پێغەمبەر بکە ئاوا ئیسلام گەورە و عەزیمە. ئەوە زۆر جار خەڵکە موسڵمانەکە ناتوان ئیسلام وەکو خۆی چەند جوان و ڕێک و پێک و گونجاوە عەرزی کەن و پێشکەشی کەن و بەیانی کەن بۆ خەڵک. دیوێکی تری مامۆستا دیوێکی تری ئەم شەوی قەدرە ڕاستە مەسەلە عیبادی و مەسەلەی ئەوەی کە ئینسان تاعەتی خۆی تیاکە یعنی دیسانەوە ڕاگەیانەوەی پەیامێکی تری یا پەیامی قورئانە بە مرۆڤایەتی کە گەورەی قورئان دەرەخابێ بدرێ بە گوێی مرۆڤایەتیدا. بەس یەک خاڵمان لە بیر بێ ئەوەی جەنابتە فعلەن وایە یعنی عیبادەت ئێمە سێشتمان هەیە لە ئیسلامە عەقیدە و ئیمانمان هەیە کەەوە عەلاقەی لە بینی خوا و کۆمەڵی مەسائلی گەورەی بوونەوەری ئینسان لەگەڵ خوا و کەون و قیامەت و پێغەمبەران و قەزا و قەدەرە. عیبادەتمان هەیە کە تو ئەو خواتە ناسی ئەبێت چۆن بیپەرستی چۆن خۆتی لێ نزیکەیتەوە. دوای ئەوش ئەخلاقمانی ئەخلاقانی هەڵسوکە و تەعامل لەگەڵ دەوروبەرە یعنی ئەم سیانە هەر سیانی پێکەوە ئیسلام تەواوەکە. ئەبێ عەقیدەیەکی ڕاست و دروست هەبێ بۆ بوونەوەر و خۆت و خالق و ئەبێ عیبادەت هەبێ ڕەبت لەگەڵ ئەو خوا بەهێز بێ. دوای ئەوش بەرهەمی ئەخلاق بەرهەم بێنێ. بۆی ئەم عیبادەتی لەیلەتول قەدر ئەگەر ئەم ئینسانە توانی دەشەوی لەیلەتول قەدر هەمووی ئیعتیکاف کا و خۆی یەکلا کاتەوە مەشغوڵ نەبێ بە دنیا و مێشک و دڵ و دەروون و هەمووی خەریکی خواپەرسی خواناسی بێ بەڕاستی مەتوانێت کوڵی چووەتە دەورەیەکی زۆر بەهێزەوە چووەتە خولێکی زۆر بەهێزی ئیمانی و عیبادی و دوایی کێتە دەرەوە ئەبێتە عنسوورێکی ئیجابی بۆ کۆمەلگا بەشی نەفس و خۆی و تەماح و ئەوانە نایەڵێ لە خۆیان یا زۆر لاوازە بێ. ئێمە ئیسە کێشەی ئەومان هەیە هەرچی کێشەیە چ لە ئاسی دەوڵەتان بێت چ لە ئاسی ئەشخاص بێ مەسەلەی حەسادەت و تەماح و شت بۆ خۆڕاکێشان و خەڵک بێبەریکردنە هەنا هەر کەسێ بتوانێت بۆ خەڵک بژی باوەڕی بە قیامەت و ئاخرەت یەکە بێت لەوێ ئەجری گەورەتر والئاخرەت و خەیر و ئەبقا لێرە چاکترە و کۆتاییش نایەوێت کورتی خۆدارنین لە چاوشنۆکی و بەژەوەندی ئەو کاتە ئالەمانە خەڵکی ئیستفادە دەکەن. مەسەلا تۆسێت کە چ پێغەمبەری ئیسلام چەندێ سەرکردەی تریش هەبوون کە موسڵمان نەبوون ئەوانە کە خۆیان لە شتی شەخسی و ذاتی دارنیوە و بۆ خەڵک ژیاون کە ئەتوان بڵێم ئەوانش ئیلا بە شێوەیەک بە شێوەکان ڕەبتیان بە ئاینێک و هەبوو ڕەبتیان بە ئاینێک و بۆ یەتوانیوانە مەسالیحی شەخسی و ذاتی بخەنە ژێر پێیان مەسلحەتە گشتێکە. سپاس مامەسا دکتۆر سەباح من ویستم لە تەوەری یعنی بەشێکی تری بەرنامەکە زۆر یعنی لەسەر چەمکی سەلام ڕاوەسم یا ئاشتی لە شەوی قەدرە مامۆستا تفسیرەکانی هەندێک تفسیری جیاوازی باس کرد لە لای عولەما و لە لای مفەسیرین ئەکرێ ئەگەر ڕاوەستین لەسەر وشەی سەلام چییە چ پەیوەندی بە شەوی قەدرەوەیە کە خوای گەورە لەو شەوا ئەو سوورەتە نێرێتە خوارەوە باسی قەدرەکە و سەلامون هی حتا مەطلع الفەجر حەزەکەم لەسەر چەمکی سەلام خۆی منهەجی جیاواز هەیە بۆ تەحلیلی دەقی پیرۆز. ئەو منهەجەی کاک دکتۆر محەممەد باسی کرد منهەجی جمهوری مفەسیرین بەو شێوە باس کرا ینی پێم وانە زیادەیەکە بێت لەسەرەوەی کە جنابی فەرمووی. بەس ئەگەر ئێمە بین لەسەر ئەساسی منهەجێکی بوونیەوی سەیرێکی ئەم دەقە بکەین ئەم سوورەی قەدرە. سوورەی قەدر بیدایەتەکەی باسی چێکە خوا وەکو منەتگوزاریەک لەسەر مرۆڤایەتی و خیتابەکەشی لە پێغەمبەر صلی الله علیه وسلم و لەو ڕێی ئەویشەوە لە هەموو مرۆڤایەتی باسی قورئانەکە و باسی شەوەکە باسی کاتەکە. لە یەک شوێنە مرۆڤ بە شێوەیەکی ڕاستەوخۆ وجودی هەیە لەم دەقەیە کە فەرمێ وما ئەدراکە ما لەیلەتول قەدر وما ئەدراکە ئەو کافی خیتابە کە لە هێنەکە هەیە غەیری کافی خیتاب وجودی مرۆڤ لەم دەقای وجودی نییە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بە شێوەیەکی مطابقی ئەوەی کە باسی مرۆڤی تیابێ بە شێوەیەکی زیمنی ئێمە خۆمان لەو دیوی دەقەکەەوە ئەی خوێنینەوە. جایەکەم ئینا ئەنزەلناه فی لەیلەتل قەدر باسی خوا منەتەکە باسی هاتنە خوارەوەی قورئانەکە باسی شەوی قەدرەکە. اینجا خیتاب لە تایبەتمەندترین مرۆڤەکە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆیەتی وما ئەدراکە ما لەیلەتول قەدر تۆ جوزانی و لەکوێوە ئەزانی و کێ پێی وتووی لەیلەتول قەدر چییە. اینجا خۆی جواباداتەوە لەیلەتول قەدری خەیر من ئەلفی شەهر تا ئەمجا باسی مەلایکەیە تەنەزەل المەلایکەة والروح فیها بإذن ربهم هەر باسی ئەوانە
من كل أمر سلام هي حتى مطلع الفجر. زانا باسي مروفي تيانا كباسي مروفي تياني مروف والا سايي سورتك يعني والا سيبري وشكانيا لنا وشكانيا موضوع سلام هي بو تفسيراني كجنابي فرموي أو واردة بلام تفسيرك تر خطورة كابو ذهنم كأم جملة خبري به بلام ما بس بي إنشاء به يعني خوا كأنه بالريارة دا با أم شوي آشتي به أما جارنامه كي گردوني بو آشتي كخواي پروردگار لشوي قدر إعلاني أكا كإنسان كان ببيك وآشت بن إنسان لقل خويا آشت به لقل جنگايا آشت به لقل خدايا آشت به لقل ملائكة آشت به چونکە مەلایکە بۆ خۆیان ئاشتی ئەهێنن کە هێنە خوارەوە ئاشتی و سۆز و بەرەکەت و ڕەحمەت ئەهێنن لەبەر ڕەحمەت و بە سۆز و بەرەکەتەوە دێن کەواتە مەی ئەعلانی ئاشتیش لە کوێوە دەست پێەکە پێشەکی لە تەسەوراتی ئینسانەکان بەرامبەر بە یەکەوە ئێمە ئێستا ئاشتیمان نییە بۆیە پرۆژەی سیاسیشمان فاشیلە پرۆژەی ئابووریشمان فاشیلە پرۆژەی هزری و ڕۆشنبیریشمان فاشیلە فکرمان لەسەر یەکتری خراپە ڕخنەمان لە بەرامبەر هەیە ڕخنە لە خۆ ناگرین تەحەدا لە خەڵکەکەین و تەحەدای خەڵکەکەین بەڵام تەحەدای ذاتی خۆمان ناکەین بۆ ئەوەی ئاشتی دروست ببێ ئەبێ لە پێشە ئەفکار و تەسەوراتمان لەسەر یەک ڕاستکەینەوە بەرامبەرەکانمان بە مزاحم نەزانین بە مڕاحیمیان بزانین بە زەحمەتیان نەزانین بە ڕەحمەتیان بزانین بە زیایان نەزانین بە پێویستیان بزانین ئەمە لە ئاستی تاکەوە بێنە بۆ ئاستی خێزان لە ئاستی خێزانەوە بێنە بۆ ئاستی گەلان ئێستا یەکتری بە مزاحی مەزانن ئەو بیرە شۆفینیە ناسیۆنالیستی کە ئێستا لەم ناوچەی ئێمە هەیە پێچەوانە و ئیعلانە قورئانیەکە فەرمێ سەلام هي حتى مطلع الفجر زۆر مهمە لە وجدانی عەرەبە لەو سەردەمەشە هەموو شەڕەکانیان ئەوەیش کە شەڕی غەدر بوو بێ بە شەوا کردویانە بەڵام ئەم قورئانەیەت ئەو مجتەمەع شەڕانیە کە لەسەر شتی بەسیط پەلاماری یەکترەکە ئەڵێ شەوەکەیشتان بۆ ئەەکەم بە ئاشتی بۆی بە ئارامی بنون ئێمەش ئێستا کە بیرەکەینەوە لە وڵاتەکەی خۆمانە تەنها شتێک شانازی پێوە بکەین ئەو ئەمنیەتەیە کە هەیە ئەو ئاسایشەیە کە هەیە ئەم ئاسایشەش نیعمەتێکی ئیلاهیە کەواتە ئەو نوقسانیانش کە هەمانە نەبوونی ئاشتیە نەبوونی دادپەروەریە لە نەبوونی دادپەروەریەوە ئاشتیش لە ناوەچێ کەواتە ئەم شەو ئیعلانێکی جیهانی قورئانی ئیلاهی ڕەبانی هەیە کە با خەڵکەکان پێکەوە ئاشت بن چونکە خوا ئیعلانی کردو ئاشتی هەبێ ئەم ئاشتیش دکتۆر یعنی ئەم شەڕ تەنها بۆ ئیماندار و موسڵمان و نیە بۆ هەموو مرۆڤ هەمووی ئەوەی کە لە کوورەی زەویایە ئەوەی کە لەم کوورەی زەویا ئاژی هەر ئینتیمایەکی هەبێ چونکە ئێمە بەڵگەی مێژوویمان هەیە موسڵمانی ڕاستەقینە لە هەر کوێ بێ لە هەر کوێ بێ خێر و بەرەکەتە بەو شوێنە صلاح الدینی ئەیوبی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە بڕیارەدا ئەو فڵان شەوێکی دیاریکرا و پەلاماری قودس بدا ئەڵێن پیرەژنێک دێت پێی ئەڵێ ئێمەش کچێکمان هەیە لە حاڵەتی مناڵبوونایە کچێکمەیە لە حاڵەتی مناڵبوونایە تەکلیفی لێ یەکەم ئەم حەملەیە و دواخەتا مناڵەکەیە بێ ئەوەی مؤڕیخەکانیان بە ڕۆژێکش دواخستنەکە یانی تقسیم مە بەزەوەی ئەمە سەماحەتە گەیەنێ ئەمجا هەمیشە الئیسلام سلم لمن سالم الئینسان حتا کە ئیسلام هاتووە ئەم وڵاتانەی گرتووە بۆ ئەوەی نەگرتووە داگیریان کا و شەڕیتیا بکە مەجموعەیە ملهوڕی دیکتاتۆر بەسەر ئەم خەڵکەوە بۆ وەکو کابوس ئیسلام ئازادی کردوون لە دەسەوانە جەنابەت شارەزای لە تاریخە اختصاصیش تاریخە بزانە دەوڵەتی ساسانی کە ئیسلام ڕوخانی چه جۆرە دەوڵەتێ بوو ئایا بۆ خۆی مستحقی ڕوخان بوویانە ئەوەندە فەسادی ئیداری فەسادی مالی ستەمی طەبەقاتی و چینایەتی ئەوەندەی تیا بوو ڕۆمەکانیش بە هەمان شێوە جا ئیسلام تەنانەت شەڕەکەشی پەلامارەکەشی بۆ بەرقەرارکردنی ئاشتیە یەکەمین ئیعلانی ئاشتی ئەم ئایەتەیە کە فەرمێ یا ئەیوهە الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم تعارف يعني ئاشتی ئەگەر ئاشتی نەبێت تعارف نابێ
ئەگەر ئاشتی نەبێ خەڵک تەسەوری غەڵەتی لەسەر یەکترە بێت التعارف پێکەوە ژیانە بۆ خۆی یعنی پێکەوە بژین بە ئاشتی پێکەوە بژین ئەینا ئەگەر تۆ بیرکەیتەوە وڵاتێک ئێستا نمونی ئەم عێراقە بۆ بێنەوە لەسەر مەذهب شەڕە لەسەر قەومیەت شەڕە لەسەر ئیتیجای سیاسی شەڕە لەسەر پۆست و مەنسەب شەڕە لە ناو یەک حیزب تەماشاکەی ئینشقاقات دروستە بێ لەبەرچی لەبەرەوەی تەسەوراتی غەڵەتیان لەسەر یەکتر هەیە سەلامەتی فکر و سەلامی تەسەوریان نییە بۆیە ئەو وەزاکە بەو شێوە بینیت سپاس دکتۆر دکتۆر محەممەد تۆ بۆ ڕاوەستان لەسەر وشەی سەلامە چەمکی سەلام لەم سوورەتە لەم سوورەتی قورئاندا کە شەوی قەدراتەوە خوارەوە هیچ شتێک تێ ئیزافەیە وڵا سەلامەکە ئەوەیە کە لە ڕووی زمانەوانیەوە سەلام هي حتى مطلع الفجر جملەیەکی ئیسمیە جملەی ئیسمیش بۆ ئیستیمرارە بەڵام خۆی حتایەکی خستۆتە سەر ئەفەرمی حتى مطلع الفجر یعنی شەوەکە بەڵام ئەمە مانع نیە کە مادەم ئەم شەوە بەرنامەی ژیان کە قورئانەتی هاتووە خوارەوە بەرنامەی قورئانەکە خۆی لە چەند ئاەت و شوێنی تراکو دکتۆر ئیشارەتی پێکرد ئەوەی تایە کە ئەم ئیسلامە هەر لە ناوەکەی هەر لە ناوی موسڵمان کە پیانە المسلم هەر لەمەی کەواوەکو لا ينهاكم الله عن الذين لم يقاتلوكم في الدين ولم يخرجوكم من دياركم أن تبروهم وتقسطوا إليهم هەموو ئەوانە وەگەنە ئیسلامە ئەوێ بە شێوەیەکی ئاسایی و سانایی ئاینەکە بگەێنێ ئەو شەڕ و شۆڕانەش کردوێتی و تووشی هاتووە هەندێک جار بەرامبەرەکان پیان فرۆشتووە هەندێک جارش بۆ لابردنی ئەو زاڵ مستەمکار و تاغوت و مستەبیدانە بووە کە میلەتەکانیان چەوساندووەتەوە ئەوانی لابد و خەڵکە بۆیە ئەو شتانێکی ئیسلام کردوێت پیاڵن فتح یعنی ئازادکردن فتح ینی کردنەوەی شتێکە ئەنجا من نمونەیەکم بیرێتەوە باسی سەلاح الدینی کرد کاکتۆر لەم ڕۆژانە خوێندمەوەڵێ جارێکیان سەلاح الدین دوای ئەوە قودسی ڕزگار کرد ڕەحمەتی خوای لێبێ بەناو شارە ڕۆشت پیاوێکی جوولەکەی بە تەمەنی بینی وتی بە سەلاح الدین ئەوە چەند وەخت پێش ئەوە ئێوە بێن کە لەیرە مەسیحیەکان زاڵ بوون هەرچی ژن و مناڵ و خەڵکی موسڵمانە گشتیان قەت و عام کرد ئێستا تۆ بۆ تۆڵی خۆتان ناکەیتەوە ئەوشتی وەڵا ئاخر ئێمە خەڵک ناکوژین و ئێمە عهد و وعدمان بەو خەڵکە داوە خەڵک نەکوژین کە شارەکە ئەوە سەر ببین و ئەمانمان داوە بە خەڵکو وتی ئاخروان زۆر خراپیان بە خەڵکی ئەوە هەروەکو تۆڵەش نایکەن وتی نامن وتی بۆ نایکەی وتی دینەکەم ڕێگەم نادا نەخیانەت بکەم نە عەهدەکەم بشکێنم و ئێمەش ڕەحمەتین ئێمە نهاتوین هەر خەڵک کوشتن و خوێن ڕشتنوانە بکەین ئەڵێوتی تێبەڕاستی دینەکەی ئێمە ژوایانی دینی جوولەکە لە ئەسڵا ئەمەی تۆ ئیڵەی ئەمە معناوە ئاینی خوایە ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وأشهد أن محمد رسول الله خۆی و هەرچی عەشەت و خزمەکەشی هەیە خزمەکانیشی هەیە هەمووی موسڵمان بوون سیرکە یعنی ئەگەر تۆ بی باسی سەلاح الدین بکەی قائیدێکی عەسکەری و سەرکردەیەکی دەوڵەت و یەکسەر هەر شەڕ و شۆڕ و کوشتن و شت بە خەیاڵا دێ بەڵام نا سری سەرکەوتنی سەلاح الدین لە زۆربەی شەڕەکان و غەزا و جیهادەکانیان ئەم ئەخلاقە بەرزانە بوو ئەم ئەخلاقە جوانانە بوو ئەم هەڵسوکەوتە جوانانە بوو ئەم ڕێزدانان بۆ بەرامبەرە بووە هەوڵی داوە حتا بکرێ بە شێوەیەکی کەمترین زەرەر کەمترین زیان کەمترین عەزیەت ئیشەکانی ئەنجام لەژێر شیعاری سەلام بۆیە سێرەکی لە زمانیەوە ینی من تۆزێ بە دواچوونم کردووە عیلم لە زمانی سەلاح الدینە لە دوو مەرحەلە عیلم زۆر پێشکەوتووە لە مێژووی ئیسلامە لە زمانی مەمالیکەکانی میسر و شامە بەتایەتی میسر لە زمانی سەلاح الدینە ئەیوبیەکانە دەوڵەتی ئەیوبیەکانە هەرچی مەدارسی حەدیثە لەم دوو سەردەما دروست بوو گەورەترین و زۆرترین مەدارسی تەفسیر مەدارسی فقه عولەما پێشکەوتنی عیلم زانست لەم دوو سەردەما کە سەردەمی ئەیوبیەکان کە سەلاح الدین بنیادی ناوە کە بەم شێوە جوانانە زیاتر عولەما و ئەهلی فکر و ئەهلی عیلم ڕۆڵیان بینیوە لە قەزیەکە چۆنە بەسیتەوە بە سەلامون هي حتى مطلع بەوەی بەسمە ئەڵێم ئەمەیەکێکە لەو موسڵمانانی کە جوان لە دین تێگەشتووە سەلاح الدین زۆرتر لە خزمەتی عولەما بووە زۆرتر بەگوێی عولەمای کردو مستەشارەکانی زۆرتر عولەمای گەورە بوون بۆیە سەلاح الدین لە ئیشەکانی زۆر سەرکەوتوو بەڵام وانە هەر بە شێوەیەکی عەسکەری و عەسکەرتاری و کوشتن و بڕین بیرەکەنەوە مەرج نییە سەرکەوتوو بن مەرج نییە زۆر دەوڵەتی گەورە بووە هەر بە عەسکەری بیری بەڵام دوای خۆی شتی تێشکاوە بەڵێ دکتۆر ئەکرێ ینی ئینسانی بڕوادار لەم شەوە ینی شێوازی عیبادەتەکانی چۆن ینی ئەم شەوە زیندوو ڕابگرێ ئەو عیبادەت و خواپەرستیانەی کە زۆر جار لەوانەیە
هەندێک کەس عیبادەت بە هەندێشتی تایبەت تێئگا هەیە هەڵێ بە قورئان بخوێنی هەرێ بێ نوێشکی شێوازەکانی عیبادەتکردن لەم شەوا چۆنە بۆی ئینسان بتوانێت بە تەدریجی و هەمووی ئەحیا بکاتەوە شەوە. من لێرەوە ئەچم بۆ بابەتێکی تری فراوانتر ڕەبتی بەم لەگەڵەما. ئێمە کاتی سەیری مرۆڤە موسڵمانەکانەکەین و سەیری ئاسی ڕۆشنبیری و عیلمی و توانای عەقلیانەکەین، سەیری عیبادەتەکانەکەین. ئێمە عیبادەتەکانمان هەنێ عیبادەت هەیە گشتیەکە پێڵن فەرزی عین ئەبێ هەمووی بیکە وەکو نوێژ و حەج و ڕۆژ و ئەوانە، بەس کە ئەچینە ئەولاوە بۆ عیبادەتە سونەتەکان یعنی مەجالی بۆ هەموو هێڵاوەتەوە. کابرایە کە خوێنەواری نێڵە سڵاوات یەبەی ئەوە نەخێرەتەیە، لا ئیلاهە ئیلەڵڵایە بڵێ ئەوە نییە، قول وەڵڵایە بخوێنی سولسی قورئانە، ها سوورەتی فاتحە بخوێنی ئەوە دەستکراوەی یعنی مەجاری کابرایەکی داوە کە خوێنەواری نییە سەدەقە بکە، خوێنەواری نییە یارمەتیەکێک با کە ئیشێ نازانێ بارێ بۆ یەکێ ڕاستکات و ڕێگەیەک بە یەکێک نیشاندا نابینایەک بگوازێ بپەڕێنێتەوە لە جادەیە. یعنی عیبادەتەکان هەمە چەشنن لە فەرمودەیەکی جوانی پێغەمبەرایە فەرمی هەر کەسێ لە ئێوە با ڕۆژێک 100 چاکە بکە 1000 چاکە بکە ئازیانکەی پێغەمبەر چۆن توانی فەرمی ئەمر بە معروف چاکێ نەهی لە منکەر چاکێ کەسێ شتێ نازانێ فێریکەی چاکێ بارێ بۆ یەکێ بارکی چاکێ ڕێگەیەکی نیشاندەی چاکێ هەر هیچ نەتوانی وتی هەموو جارێ سەحابەکەی فەرموو ئەی پێغەمبەر خوا ئەگەرەوە بۆ نەکرا فەرمی لە ئاخیرا فەرمی ئەگەر هیچ لەمانە نەتوانی بە معروف و نەهی لە منکەر و چی هیچ بۆ نەکرا شەڕی لە خەڵک بگرۆ زەرر بۆ خەڵک مەبە زەرری بۆ خەڵک نەبێ بەدەست و بە زمان و بە دڵ و فکر ئەنجا عیبادەت هەندێک عیبادەتی دیاریکراوەی شقڵێکی بۆ دیاریکراوە ئەم نوێژ و ڕۆژ و قورئان خوێندن و زیکروانە هەندێکیش هەیە مەسا بیرکردنەوە زۆر جاریە تۆ بیرکردنەوە لە خۆت لە کەون لە خوا لە قیامەت یعنی ئەمانە وا دێکا لەوانەیە زۆر جاری وایە لە عیبادەتێکی شکلی زیاتر تەئسیرت لەسەر دروستکە بۆیە زەیکرد لە قورئانە زۆر تەفەکر و تەدەبر و تعقیلون و ئەوانە زۆر هاتووە بۆ يعني وانا كاريجري زوري يتفكرون في خلق السماوات والارض يقولون ربنا ما خلقت هذا باطلا كثير امرزو اسمانا وامور ذكاري بون وراك دعاك شي بدر سبي ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار ها يعني جوري اسلام هو مجاري بوها مكس بانتاي وانا عباد زور بوها مكسيتي كابرايكي نخوانوار اتواني بار بخشي كابرايكي خوانوار هیچ باريني اتواني علم بلاوكات کابرایەکی ئازاد ئەتوانێت غەزا و جیهاد بکە کابرایەکی عاقڵ ئەتوانێت خزمەتێکی تر جۆرێکی تر بە خەڵک بکە لەبەرەوە بەڵام لەگەڵەوە ئەوە مانع نییە ئێمە بڵین هەندێک عیبادەتی دیاری کراومان هەیە ئێستا لێرە ئەمانە ئێمە بەتایەتی پێغەمبەری خوا زۆر مەشغوڵی قورئان خوێندن و ئەوتە حەدیث باسیەکە ئەفەرمێ پێغەمبەری خوا هەموو مانگێکی ڕەمەزان یەک جار دەوری قورئان کردووە لەگەڵ جوبرەیلا ئەو ساڵەی وەفات کە دوو جار و ئەو ساڵی وفات کە 20 شەو ئێعتیکافی کرد شەوەکانی تر هەرچەند من ئەو ڕیوایەتم دۆزیوە توڵێ پێغەمبەر ساڵی پێشوو بۆی نەکرا غەزاوشتی کرد بۆی نەکرا ئێعتیکافکە ساڵی دووەمەکو قەزای کاتەوە 20 شەو ئێعتیکافی کرد و سێر ئەم عەزەمەتی پێغەمبەر باش ئەگەر یەکێک لە ئێمە وەکو پێغەمبەر ڕئیسی دەوڵەت بووایە مەشغوڵی سیاسەت و غەزا و وەرە و بڕۆ و مەشاکیلی خەڵک بووە توا هەزار عوزرمان نەهێناوە کاکە چۆن لەیلەتول قەدرە کرد چۆن زیوی سەر خەڵکی چیشی نێنایەت هیچ ئیشی نیە بەتاڵ وەتاڵ و حەتاڵ نایە لەیلەتول قەدر یەک شەو دانیشت جا من باسم کرد لە مزگەوت وتم ئێستا بڵێن کەسابەتێک هەیە 1 ملیارد دۆلار قازانجەکەی بەڵام ئەبێ 1 مانگ شەو نەخەوی وەڵایی لام وایە لایەکی ئەم سەر ئەرزە ناخەوی لایەکی ئەم سەر ئەرزە نییە ناخەوی دەیخۆ ئەم ئەجرە ئەڵێ 83 ساڵ یعنی تۆ بەقەدەر هەموو عمر و سەری لە سەجدا بێ ڕۆژ بە ڕۆژوو بی غەزا بکەی عیبادەت بکەی ئەوە نەخەیرە ئەیوە نایکە يعني خللك إلى عقيدتك. سبحان دكتور صباح لو قساني دكتور بهموكيوا يعني إنساني مسلمان لمسر دمي بيش كوتني تكنولوجيا وجنجالي سياسي وهيجان وتبوتوزي يستهي لسر دلو درون ولسر رخصاري إنسان كان شون أتواني أو معناني قرآن كإيوة باسان لسورة قدرة وإنسانية لإنسانا أتشيني ومروفون أتشيني تيايا وك بياميكي خواي يعني لا إساس شون أكري وعبادتنا زيندو بكريتو شوي استهروكو همو أذان لو أنا أو بين رئيسي إما أكا إسامي جاري واحد لمزجو داني شو موبايلي شي بدأ سويا هتاوكو لا كاتو بتشن هناك تشن ساعاتك لكاتك تي برينه خليكي تشات وفيسبوك ومشغول بونا بتكنولوجياكو أي إما شون أكري لنا أفهموا هيا جانا بتوين أو عبادتنا أو شو إحياك زيندو الرأي قريب وي حسابي أو بكا ئەندازیارێک
کە ئێوێ بینایە دروستکە لە پێشە ئەم بینایە ئەبێ بە فکرەیە لە مێشکە دوایی دێت ئەم فکرەی مێشکێکا بە نەخشە و دیزاینێک لەسەر هینێکدایانێ لەسەر ماکێتێک لەسەر وەرەقەیەک ئەمە ئەبێ بە ڕێنمای ئەو یەکەم خەڵکێک گەن کە لێ پرسن تۆتەوێت چی دروستکەی نەقشەکەیان نیشانەیە دلیلێکی خۆیشی هەنگاو بە هەنگاو کاچێتە سەر پرۆژەکە بەراوردێکا بۆ نەخشەوە کەتیایەتی ئێمە ئەتوانین بڵین ئەوەی کە لە قورئانە هەیە ئەحکام عەقائید ئەخلاق عیبادات هەموو ئەمانە ڕێک ڕوانگەیەک بۆ مرۆڤ دروستەکەن سەبارەت بە مەوقعی خۆی لەم ژیان و لەم بوون و لەم جیهانەیە ئێمە ئەزانین ئێستا مرۆڤی سەردەم چەند ماندووە چۆن وەکو ماشینێکی لێ هاتووە وەکو عنسورە لە عناسری ئەو ماشینە مامەڵی لەگەڵاکرێ یعنی معاملەیەکی زۆر پراگماتی نەفعی لەگەڵ ئینسانی ئەمڕۆیا کرێ بەڵام کە بین لەو ڕوانگەوە کە ئینسانی ئەمڕۆ کراوە بە مادە کراوە بە ماشین کراوە بە ئامرازێک بۆ بەرهەمهێنان بەکارهێنان بازرگانی پێکردن هەموو ئەو شتانە لەم لاوە ئەبێ بەدیلێکمان هەبێ بۆ ڕەفزیەوە بەدیلەکەی ئێمە گرنگیدانە بەلایەنی معنەوی لە ئینسانە بەلایەنی عیرفانی لە ئینسانە شەوی قەدر شەوی تەئەمولە يعني جاري تفكر ساعة خير من عبادة سنة وسو حديثني أو من وكو حديث نموت وكو حكمتي زور جوانا يكم تولى شوي قدرة محاسبي خوت بك وكو ذات نك محاسبي خلق عسانة بس محاسبي ذات زور جرنجة رخنا لخوت بقرا رخنا لخلق عسانة اینجا ئەیکێکی تر لە بایەخەکان دروستکردنی جەوێکە بەبێ ژاوەژاو هودوو بۆ نمونە کاتی خۆی عورەفا دانیشتن بیریان لە مەرگە کردەوە سەعاتێک دانیشتن چاویانە نوقان ئەیان و با بیر لە مەرگ بکەینەوە ئینسان ئەگەر ڕۆژە بیر لە مەرگ کاتەوە گوناه ناکە تاوان ناکە فێڵ ناکە غەدر ناکە غەژ ناکە ئەمانەت پارێزە بێ دەست و دڵپاکە بێ ئەوە زۆر گرنگە یەکێکی تر لە مشکلاتی ئینسان زمانیەتی زمان کە باسی خەڵکەکەی غیبەتی خەڵکی پێەکەی درۆی پێەکەی دووزمانی پێەکەی یەکێتر لەو بایەخانەی کە تۆ لە شەوی قەدراتوانی بیکەی بە بەدیلێک بۆ وەزعەت بێدەنگیە سەمت ئەگەرەتەوێ هەر قسە بکەی بەدیل قورئان خوێندنە زیکرە ئەمجا بەیەکەوە مەجموعەیە کە دروسە بن لەسەر ئەم مەبادیانە ڕێکەون مەدینەیەکی فازیلە لە شوێنێکی بچووکە دروسەکەن بۆ خۆیان شارێکی جوان اینجا یەک گەورەترین عیبادەت لە مانگی ڕەمەزانە چییە بەخشینەوەی خێر و خێراتە هەموو کەسێک ئێستا بە چاوێ بگەڕێ بە دەوروبەرەکەی خۆیان بە گەڕەکەکەیە بە شارەکەیە بە گوندەکەیە ئەزانێت کێ محتاج و کێ محتاج نییە کێ قەرزارە و کێ قەرزار نییە ئەو زەکاتی کە لە سەرشانیەتیە توانێت دابەشیکە و بیکا فێری پرۆژەیان بکە یعنی نەکە نەیەت پارەکەی وا لێ بکە 10,000 بەم و 10,000 بەم و ئەوە ئیسفادەی نییە پارەکەی بێنێ چەندێکە بیا بە یەکێکیان پرۆژەیەکی بۆ بکاتەوە دوکانێکی بۆ دانێ فێری سەنعاتێکی بکە گەنجێکە بینێرە بۆ وایانە ترزەکات وەرنەگرێ طبعا وای لێبێ ئەو ساڵێ ترزەکات با بە خەڵک قاژوافن ئەوە خۆی عیبادەتە ئەمە هەمووی چییە هەمووی پرۆژەیە بەس خەڵکی ئێمە لە باتی ئەوەی خۆی ببێ بە پێشڕە و پێشەوە تا خەڵک چاوی لێ بکەن خۆی بێ بە مقلید و چاولێگەر چاو لە خەڵکەکە وەرە بزانین ئێمە سەیری جلوبەرگی گەنجەکانمان بکەن لەکوێ وەریەگرنەوانە ئایا ئەمە کوردایەتیە ئیسلامەتیە شەرقایەتیە نه ئەمجا سوودوەرگردن لە کاتێس ئەو سوورەتە هەمووی باسی کاتە خەیر باسی مانگی تایە خەیر من ئەلفی شەهر لەیلەة القەدر باسی فەجری تایە فەجر ئێمە لە فەجرا خەڵکی ئێمە زۆربەی خەوتووە لە حاڵەکە فەجر وەقتی عیبادەتە وەقتی خۆ ئامادەکردنە بۆ ئیش و
بۆ نیشات و بۆ چاله. بەڵێ سپاس دکتۆر، من ماوەی بەرنامەکەم تەواو بێگە دو قسەت لەسەر ئەم شەوی قەدر و ڕێز و پلە و پایە و فەزڵی بۆ مسلمان شتێک بە کورتی ئێمە ئەبێ ئەم شەوی قەدرە وەکو عەرزم کردی بیکەین بە کەلتور کە نەقشەی ساڵی داهاتوومانی تیا دیاری بکەین. مەسەلەن بڵێن ئێمە وەکو تاک بەندە وەکو تاک جەناب وەکو تاک ئەبێت تا ساڵێکی تر لەو بوارەی خۆمە ئەم کارانە بکەم. ئەمە نەقشەیەک. اینجا دوعاکەی خوایە تۆفیقم بە بۆ ئەمە. ئەگەر خەڵکەکە لەسەر بنەمایەکی استراتیج پێکەوە هاوکار و تەبابن نەقشەکانیان خزمەت بە یەک ئامانج بکە، دوای ساڵت تەحولێکی گەورە دروستە بێت ناو کۆمەڵگادا و ئەجر و پاداشێکی گەورەشیان بەنسی بەبێ ئینشاءالله. بەڵێ ئینشاءالله. سپاس دکتۆر، ئەگەر شتێکت ما بێ وەکو دووە دەرفەت لە بەرنامەکە پرسیارێکم نەکردوە شتێکت ما بێ وەڵی چەند فرمودەیەکی حەزەکەم بەسەری ئاماژیان پێ بکەم. یەکێک لەوانە عایشە فەرمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەم دەشەوە یجتهد فيها ما لا يجتهد في غيرها، يعني ئەوەندە خۆی مانوە کرد، ئەوەندە ئیبادەتێک کرد لە هیچ کاتێکەوە فەرمی نەمبیدیوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە هیچ شەوێکە تا بەیانی بەخەبەر و بێت لەیلەتول قەدر نەبێ، لە هیچ شەوێکە هەموو قورئان بخوێنێت لە شەوی قەدرا نەبێ، لە هیچ شەوێکە نوێژی کردێت تا بەیانەمە. ینی ئەمە ئەوە گەینە پێغەمبەری خوا ئیهتیمامێکی یەکجار زۆری پێداوە. جا ئەگەر ئێمەش خۆمان بە شوێن کەوتەی ڕاستەقینی ئەم پێغەمبەرە ئەزانین با هیچ نەبێ لەم ساڵەدا ئەگەر نەمانتوانی دەشەوەکەشی شەوە تاکەکانی کەکاتە 4 شەو یا 5 شەو، ئەگەر ئەوەش ناکاکەر بخێنە شەوی 27 کەوا باوە 27 دەیبا لەو شەوە ئەو نەفەرانە هەمومان مسلمانان بە زۆری بین ئیهتیمامێکی گەورە بەم شێوە بین عیبادەتێکی ڕاستەقینە بکەین کە گۆڕانکاری لە دڵ و دەروونمانە دروستکە، لە مێشکمانە دروستکە، لە هەڵس و کەوتمانە دروستکە. هەنا عیبادەتێکی شەکلی مردووی بێگیان بەڕاستیەوە هیچ نییە. تۆ بێ چەند سعاتێک بمێنێت تۆ چۆن هەر زوو سێری سعاتەکە بزانانی کاتەکە ڕۆیەوە یان نەڕۆشتووە و ینی تۆ بێ عیبادەتکەی بۆی لە خوا نزیک بیتەوە، بۆی لە وەکوتم لە جەنجاڵی دنیا و مادیات خۆت دارنی و سەفا و پاکێتێک بۆ دڵ و دەروون و عەقیدە و ئیمانە دروست بێ کە تۆ دوای ڕەمەزان دوای شەوانی قەدر بە کەسایەتێکی تر و شخصیەتێکی تری زۆر گۆڕانکاری بەسەرا هاتوو بەرەو چاکە بچتۆ ناو کۆمەلگاکە. ئێمە بەڕاستی ئەگەر بتوانین زۆر بەمان یا بەشێکی باشمان لەم جۆرە کەسانە بین عیبادەتەکانمان ئەم کاریگەری و گۆڕانکاریە ڕیشەیە ڕاستەقینە لە کەسایەتی و هەڵسوکەوتمانە دروستکەن، بەڕاستی هەم خۆمان ئەبینە ئینسانێکی زۆر چاک بۆ کۆمەلگا، هەم کاریگەریش لەسەر کۆمەلگاکەمان جێ دێڵین و ئەوەی کەواوەکو ئەو تەقلید و لاسایی و کزی عیبادەت و ئیسلام زۆر بەمان بینێتە تانە و عیب بەسەریەوە ئەوانە ئەسڕینەوە. ئیسلامێکی جوان، ئیسلامێکی ئیجابی، ئیسلامێکەوە هەموو خەڵک عاشقی بێ و بڵێ بەڕاستی هەر کەسێ ئەم دینە هەر کەسێک ئەم کەسە هەر دینی ئەمەی پەروەردەکردێ ئەبێ شوێنی کەوی. ئەو کاتە ئێمە دیارە توانیمان لەیلەتول قەدرەکەمان ڕۆڵی خۆی ببینێ، کاریگەری خۆی ببینێ، نەک هەر وەکو شتێکی تەقلیدی و لاسایی و ئاسایی. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر محەممەد ساڵح بامۆکی توێژەر لە فکری ئیسلامی و مفەسیری قورئان. سپاس بۆ ئامادەبوونێ. سپاس بۆ دکتۆر سەباح بەرزنجی توێژەر لە حزری ئیسلامی. سپاس بۆ ئامادەبوونتان لە بەرنامەی گفتوگۆی ئەم شەوی کەناڵی ئەسمانی پێیان. سپاس بۆ ئێوە دەرفەتەکەشتان. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست، بەم شێوەیەتمە کۆتایی گفتوگۆی ئەم جارەمان تا گفتوگویەکی تر بەخوای گەورەتان دەستپێرم. داواکارم لە خوای گەورە عیبادەت و تاعەت و ڕۆژووی مانگی ڕەمەزان لە هەموو لایەک قبوڵ بفەرمێت. سپاس بۆ ئێوەش.